ئەم دیمەنانە دووبارەی هەموو ڕۆژێکی نوێیە. خەڵکی لەبەری ئۆکسجینێکی پاک دووکەڵ و تەپ و تۆزی کارگەکان هەڵدەمژن. دانیشتوانی گوندەکانی دەوروبەری هەولێر داد و بێدادیانە لە دەست چارەسەر نەکردنی دووکەڵی کارگەکان. بە گوتەی دانیشتوانی گوندی تەرجان بەشێکی زۆری خەڵکەکەی بەهۆی کاریگەری دووکەڵەوە نەخۆشن. ئەم ژنە تەمەن سەر و هەفتا ساڵە دەڵێت لەم ساڵانەی دواییدا لەم سونرە منداڵ لە بارچوون زۆر زیادی کردووە. ئەمن داکەکەم ئێستا ئەگەر ئەو ڕۆبای ئەمن یەک مندارم نەدەبوو چکاوت شتەگە لە گرینگە لە بە بۆنەکەی هەندی وقت بێتێ مندارەکە دەڕووی ئەمە بە خۆمان دەینە دەرێ هەموو قەپی خۆمان دەگرین هەتا دەست بێژش دەشن دەچینەوە زۆری هەموو دەرکە پەنجەران خەبا دەدێ بەس ێوارێ بەهات بە چ کافرستانێک بلەگە بۆنی هەندە شەوان دەکەنەوە هەندە شەوان ناکەنەوە تا خەرک تێبزر بکە. دووکەڵ ئاسمانی دەوروبەری هەولێری داپۆشیوە. بۆنی ناخۆش و بڵاوکردنەوەی ڕۆنی ڕەشی پاشماوەی کارگەکان هێندەی تر ژینگە و سروشتیان پیس کردووە. ئەم هاوڵاتیە بە گوتەی خۆی پزیشک پێی وتووە نەخۆشی منداڵەکەت بەهۆی کاریگەری دووکەڵەوەیە. بەخوا کاکە زۆر بێزارین. ئێستا مندارمان نەخۆشە، مندار خێزانەکەمان نەخۆشە. خێزانەکەم غودەشی گرتیە، مندارش گسکەمانەیە عمری نەبووی دە سارێک. ئێستا عادیان غودەیتی. گوێنە لە دکتۆر بوویمە دەرەجەی غودەی سەتە. هەموو لەگەڵ دووکەڵە پیسەیە، لەگەڵ ئەو ژینگە پیسەیە. شەوەیە تا سبێنێ تا سبێن هەر خەومان نییە. بەپێی ئاماری وەزارەتی پیشەسازی و بازرگانی هەرێم 3990 کارگەی گەورە و مامناوەند و بچووک تۆمار کراوە. لەو ژمارەش 2350 کارگەیان لە کاردان. هەروە زۆرترین کارگەیان دەکەونە سونری پارێزگای هەولێر کە بریتین لە 1200 کارگا. لە بەشێکی دیکە ئامارەکەەوە خراوەتە ڕوو لە کۆی ئەو کارگانی بوونیان هەیە تەنها 33 کارگەیان حکومین و 19یان بەکرێ و بە شێوی موساتەحە دراون بە کەرتی تایبەت. بە خەمڵاندنی زیاد لە 2 ملیارد دۆلار تێچووی دامەزراندنی کارگەکانن. بەڵام تا ئێستا بەهۆی ئەوەی کەرتی تایبەت سەرپەرشتی و خاوەندارەتی کارگەکان دەکات داهاتی ساڵانە و مانگانەی کارگەکانی هەرێم نازانرێت. دەستەی ژینگەی هەرێم ئاماژە بۆ دەکات هەر کارگەیەک دووکەڵەکەی ببێتە مای پیسکردنی ژینگە سزا دەدرێت و چاودێریکردنیان بەردەوامە. ئەو پرۆژانێک کە ئەو کارگەن کارخانەن هەر بە چالاکێکی پیشەسازین کە لەلایەن لایەنە پەیوەنددارەکان هەنی وەزارەتی شارەوان یا وەزارەتی بازرگانی پیشسازی دێنە لاوان ئێمە ڕزامەندیان پێدەین دوای ئەوەی کە راپۆرتیان بۆ کە راپۆرتی هەڵسەنگانی کاریگەری ژینگەی بۆ ئەوی پابند بن بە ناوەڕۆکی راپۆرتەکە کە هەموو لایەنەکانی ئەرێنی و نەرێنی پرۆژەکەی تێدایە بۆ ئەوەی و دواتریش کە ڕزامەندی پێدەین چەند خاڵێک ئەەکەینە مەرج کە پێویستە ئەو خاڵانە جێبەجێ بکەن. هەر پرۆژەیەک بەپێی پۆلینەکەی خۆی و بە پێی ئەو سەرپێچەی کە هەیەی یان ڕێژەی پیسبوونەکە ئێمە بڕێکی سزامان بۆ داناوە. بەپێی مادەی 42 لە یاسای ژمارە 8 ساڵی 2008 هەر پرۆژێک گەر پیسکەری ژینگە بۆ ئەوە دوای سەردانکردنی سزای یەکەمی لە 100,000 دینار کەمتر نییە و لە 10 ملیۆن دینار زیاتر نییە. دوای سزاکە گەرکەم و کورتەکەی چاک نەکرد و دیسانەوە پابەند نەبوو بە مەرجەکان ئەوە سزاکەی بەداخستنی کارگەکە کۆتایی وەردەگرێت. دیار جەمەل بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.